ئەندامێکی داواکاری گشتی ئێمە سەرپەرشتی ئەو لیژنە لێکۆڵینەوەی کردووە. ئەو کەسەی کە داواکراوە بۆ ئیفادەبا کەسێک بۆ کە ڕوتبەیەکی سەربازی هەبووە بە پلەی لیوە، دوای ئامادە بووە لە ئەنجامی دروستبوونی هەڵچوون و جۆرێ لە کێشە پەلاماری ئەندامی داواکاری گشتیاوە و بریناری کردووە و چەند کەسێک لەسەر ئەم مۆزوعە دەستگیر کراوە. ئەو کەسە پێویست بۆ لە ڕاستەخۆ دەستگیر کرێ لەبەرەوەی پێویستی بە موافقەتی مەرجع نەبووە، لەبەرەوەی تاوانەکەی مەشهودە بووە. بەڵام دیارە ئەو ڕۆشتووە لەوێ ئامادە نەبووە لەسەر ئیزندان و بەرانی دوو کەس دەستگیر کرابوون. پاشان ئەم ڕۆژتوانرا کەسەکە ئامادە بکرێت لە بەردەم دادگا. ئەو دەسەڵاتی کە داواکاری گشتی لە وڵاتی ئێمە هەیەی بە پێی یاساکە دەسەڵاتێکی کەمە، کەمترە لەو دەسەڵاتی کە داواکاری گشتی هەیەی لە زۆربەی وڵاتانی جیهانە. بۆیە ئێمە پێمان باش بووە ئەو یاسایە دەرچێت و دیارە باسکردنی پەرازخستنی داواکاری گشتی پەیوەندی بەو بابەتەوە هەیە.